بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان ياسين والقرآن الحكيم چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و جن کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە زاناکان لە هەندێکی دواون هەندێکیشیان وتویانە هەر خوددا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە سوێن بەو قورئانەی کە هەموو فەرمانێکی لە شوێنی خۆیایەتی إنك لمن المرسلين على صراط مستقيم بەڕاستی تۆ ئەی محەممەد لە فرستادە و پێغەمبەرانیت لەسەر ڕێگە و ڕێبازێکی ڕاست و دروستیت تنزيل العزيز الرحيم ئەم قورئانە لەلایەن زاتێکی خاوەندە دەسەڵات و میهرەبانەوە دابەزیوە و ڕەوانە کراوە لتنذر قوما ما أنذر آباؤهم فهم غافلون بۆ ئەوەی گەل و هۆزێکی پێ بێدار بکەیتەوە کە باو باپیرانیان بێدار نەکراونەتەوە و بەبێ ئاگایی و نەشارەزایی ماونەتەوە لقد حق القول على أكثرهم فهم لا يؤمنون سوێن بە خوددا بەڕاستی بڕیاری خوددا هاتەدی لەسەر زۆربەیان کە دۆزەخ پڕ دەکەین لێیان لەبەرەوەی ئیمان و باوەڕ ناهێنن بەهۆی سەرسەختی و گوێنەگرتنیانەوە إنا جعلنا في أعناقهم أغلالا فهي إلى الأذقان فهم مقمحون بەڕاستی هەردەڵێیت ئێمە کۆت و زنجیرمان کردوتە گەردنیان و لە ژێر چەناگەیان توند کراوە و بەناچاری سەریان بەرز ڕاگیراوە و ئەم لاولایان پێ ناکرێت و بەرپێی خۆیان نابینن وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون هەروەها بربەستمان لە بەردەمیانەوە و لە پشتیانەوە داناوە پەردەشمان هێناوە بەسەر چاویاندا مەبەست ئەو بربەستانەشە کە لە دەرونیاندا هەیە و نایەڵێت ڕێگەی ڕاست بدۆزنەوە ئیترەوانە حەق و ڕاستی نابینن وسواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ئەوانە چون یەکە بۆیان بێداریان بکەیتەوە یان بێداریان نەکەیتەوە هەر باوەڕ ناهێنن إنما تنذر من اتبع الذكر وخشي الرحمن بالغيب فبشره بمغفرة وأجر كريم بێگومان تۆ تەنها دەتوانیت ئەوانە بێدار بکەیتەوە کە شوێنی قورئان و بەرنامەی خوددا کەوتون لە پەنهانیشدا لە خوددا دەترسن بەو هۆیەوە مژدەی لێخۆشبوون و پاداشتی بایەخدار و بەنرخ بدە بەو جۆرە کەسانە إنا نحن نحيي الموتى ونكتب ما قدموا وآثارهم وكل شيء أحصيناه في إمام مبين بێگومان هەر ئێمە مردووەکان زیندوو دەکەینەوە هەرچی کردویانە و دەیکەن تۆماری دەکەین لەگەڵ ئاسەوارەکانیشیاندا هەموو شتێکمان لە کتێبێکی ئاشکرادا تۆمارگەی تایبەتیدا بە وردی تۆمار و ئامار کردووە واضرب لهم مثلا أصحاب القرية إذ جاءها المرسلون نمونەیان بۆ بهێنەرەوە بە خەڵکی شاری ئەنتاکیە کاتێک دەستەیەک پێغەمبەریان بۆ هات إذ أرسلنا إليهم اثنين فكذبوهما فعززنا بثالث فقالوا إنا إليكم مرسلون سەرەتا دوانمان بۆ ڕەوانەکردن کەچی بڕوایان پێ نەکردن ئێمەش سێ هەمیانمان بۆ پشتگیریان ڕەوانە کرد هەمویان وتیان ئێمە بێگومان بۆ لای ئێوە لەلایەن پەروەردگارەوە ڕەوانە کراوین
قالوا ما أنتم إلا بشر مثلنا وما أنزل الرحمن من شيء إن أنتم إلا تكذبون. خەڵکەکە وتیان ئێوە تەنها ئادەمی زادێکن وەکو ئێمە، خدای میهرەبانیش هیچ شتێکی ڕەوانە نەکردووە، ئێوە هەر درۆ دەکەن. قالوا ربنا يعلم إنا إليكم لمرسلون. پێغەمبەرەکان وتیان پەروەردگارمان خۆی چاک دەزانێت ئێمە بەڕاستی بۆ لای ئێوە ڕەوانە کراوین بە پێغەمبەرایەتی. وما علينا إلا البلاغ المبين. تەنها ئەوەشمان لەسەرە کە بەڕوون و ئاشکرا پەیامی خوداتان پێڕابگەێنین. قالوا إنا تطيرنا بكم لئن لم تنتهوا لنرجمنكم وليمسنكم منا عذاب أليم. خەڵکەکە وتیان ئێمە بەڕاستی بەهاتنتان تووشی نەکبەتی بووین، سوێن بە خوددا ئەگەر واز نەهێنن و کۆڵ نەدەن بەردبارانتان دەکەین و لەلایەن ئێمەوە تووشی ئازارێکی بەئێش دەبن. قالوا طائركم معكم أئن ذكرتم بل أنتم قوم مسرفون. پێغەمبەرەکان وتیان ئێوە نەکبەتی و شومیتان لەگەڵ خۆتاندایە بەهۆی بێباوەڕیتانەوە، ئایا ئەگەر ئامۆژگاری و یاداوەری بکرێن ئەوە دەبێتە نەکبەتی و شوم بۆتان؟ نەخێر وانە، ئێوە هەر خۆتان قەوم و هۆزێکی سەرڕۆن و لە گوناهدا ڕۆچوون، بۆیە شوم و نەکبەتی یەخەی گرتوون. وجاء من أقصى المدينة رجل يسعى قال يا قوم اتبعوا المرسلين. ئەوسا لەو پەڕی شارەوە پیاوێکی ئیماندار بەپەلا بە گورج و گۆڵی هات و وتی ئەی قەوم و هۆزم، ئەم پێغەمبەرانە ڕاست دەکەن، ئەم فرستادانە ڕاست دەڵێن، شوێنیان بکەون، بڕوایان پێ بکەن، ئیمانیان پێ بهێنن. اتبعوا من لا يسألكم أجرا وهم مهتدون. شوێنی ئەو کەسانە بکەون کە پاداشت و کرێتان لێداوا ناکەن، ئەوانە هیدایەت دراون و لەسەر بەرنامەیەکی ڕاست و دروستن. وما لي لا أعبد الذي فطرني وإليه ترجعون. دیارە خەڵکەکە کردویانە بەگاڵا، بۆیە پیاو چاکەکە وتویەتی جاوە بۆچی من ئەو زاتە نەپەرستم کە بەدی هێناوم، ئێوەش خەڵچینە هەر بۆ لای ئەو دەبرێنەوە. أأتخذ من دونه آلهة إن يردني الرحمن بضر لا تغني عني شفاعتهم شيئا ولا ينقذون. ئایا ڕەوایە لە جیاتی خوددا چەند پەرستراوێکی تر بۆ خۆم بڕیار بدەم کە هیچیان بەدەست نییە؟ خۆ ئەگەر خدای میهرەبان بیەوێت تووشی ناخۆشیەکم بکات، تکاو پاڕانەوەی و پەرستراوانە هیچ سوودێکم پێ ناگەێن و فریام ناکەون و ڕزگارم ناکەن. إني إذا لفي ضلال مبين. بێگومان من ئەگەر شتی وا بکەم ئەو کاتە من لە گومڕایەکی ئاشکرادا دەبم. إني آمنت بربكم فاسمعون. بەڕاستی من بڕیارم داوە کە ئیمان بە پەروەردگارتان بهێنم، با چاک گوێتان لێبێت. قيل ادخل الجنة قال يا ليت قومي يعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين. دیارە خوددانە ناسان پەلاماریان داوە و شەهیدیان کردووە، بۆیە پێی وتراوە فەرموو بۆ ناو بەهەشت. لەبێشەوە هەر دڵسۆزانە وتویەتی خۆزگە قەومەکەم بیان زانیایە سەرنجامی ئیمان چۆنە و کەوتومەتە ناو چ ناز و نیعمەتێکەوە، بەهۆی ئەوەوە کە پەروەردگارم لێم خۆش بووە و خستمیە ڕیزی ڕێز لێ گیراوانەوە. وما أنزلنا على قومه من بعده من جند من السماء وما كنا منزلين. خدا دەفەرموێت و نەبێت هیچ لەشکرێکمان لە ئاسمانەوە ناردبێتە خوارەوە بۆ سەر هۆزەکەی دوای شەهیدکردنی، و نەبێت هیچ لەشکرێکمان ڕەوانە کرد بێت بۆ لەناوبردنیان. إن كانت إلا صيحة
واحدة فإذا هم خامدون بەڵکو تەنها یەک دەنجی گەورە و شەریخەیەکی بەهێز نەبێت هیچی تر نەبوو جاوان دەست بەجێ مردن خامۆش بوون يا حسرة على العباد ما يأتيهم من رسول إلا كانوا به يستهزئون پەشیمانی و داخوناڵە دابارێتە سەرەو بەندانە هیچ پێغەمبەرێکیان بۆ نایەت کە ئەوان گاڵتەی پێ نەکەن ألم يروا كم أهلكنا قبلهم من القرون أنهم إليهم لا يرجعون ئایا ئەوە سەرنجیان نەداوە چەندەها هەوەزی پێش ئەمانمان لەناو بردووە خۆ هەرگیز ناگەڕێنەوە ناویان و ناگەڕێنەوە بۆ دنیا وإن كل لما جميع لدينا محضرون کەسیان نییە لەو لەناو براوانە کە لەلای ئێمەدا بە کۆمەڵ ئامادەی لێپرسینەوە نەکرێن وآية لهم الأرض الميتة أحييناها وأخرجنا منها حبا فمنه يأكلون لەبەڵگە و نیشانەی ئاشکرای خوددا بۆ ئەو خەڵکە زەوی مردووە کە بەهۆی ئاوی بارانەوە زیندوی دەکەینەوە دانەوێڵەی لێ پەیدا دەکەین کە لێی دەخۆن وجعلنا فيها جنات من نخيل وأعناب وفجرنا فيها من العيون هەروەها جۆرەها باخاتی لێبەرهەم دەهێنین لە دارخورما و چەند جۆرترێ هەروەها چەندەها کانیاویشمان تیادا هەڵقوڵاندووە ليأكلوا من ثمره وما عملته أيديهم أفلا يشكرون بۆ ئەوەی لە بەروبوومەکەی بخۆن لەوەش کە بەدەستی خۆیان لەو بەروبوومانە دروستی دەکەن وەکو دۆشا و سرکە و شەربەت و ئەتا دوایی هەروەها جێگەی تێڕامانە کە ئادەمی زاد ورد بێتەوە لە دانەدانەی ئەو بەروبوومانە چۆن پێسراونەتەوە قەبارەیان ڕەنجیان بۆنیان تامیان هەتا دوایی ئایا لە بەرامبەر ئەو هەموو ناز و نیعمەتانەوە سپاسگوزاری ناکەن سبحان الذي خلق الأزواج كلها مما تنبت الأرض ومن أنفسهم ومما لا يعلمون پاشی و بێگەردی بۆ زاتەی هەر هەموو بەدی هێنراوەکانی بەجوود دروست کردووە لەوەی لە زەویدا دەڕوێت لە خۆشیان لەو شتانەش کە نایزانن لە سەردەمی علم و زانستیدا ڕوون بۆتەوە کە هەموو بەدی هێنراوان مادی و معنەوی جوتن وآية لهم الليل نسلخ منه النهار فإذا هم مظلمون هەروەها بەڵگە و نیشانەیەکی ئاشکرای تر بۆیان شەوە کە پۆشاچی ڕووناچی ڕۆژی لەبەردا دەماڵین بەهۆیەوە دنیایان لێ تاریک دەبێت والشمس تجري لمستقر لها ذلك تقدير العزيز العليم خۆریش لە گەردش و سوڕانەوەی خۆیدا بەردەوامە و بەرەو سرەوت دەچێت یاخود بە دەوری چەقی خۆیدا دەسوڕێتەوە بێگومان ئەوە توانای زاتێکی باڵا دەست و زانا دەردەخات کە هەموو شتێکی بەڕێک و پێچی دروست کردووە والقمر قدرناه منازل حتى عاد كالعرجون القديم هەروەها کات و شوێنی هەڵهاتنی مانجیشمان دیاری کردووە هەر شەوێک لە کاتێکی دیاری کرا و شوێنێکی دیاری کراودا هەڵدێت ڕاددەی ئەو ڕووناچیەش کا دەکەوێتە سەری جیاوازە هەتا سەرنجام هەموو مانجێک لە ڕواڵەتدا وەک چیلکەیەکی وشتی باریک دەنوێنێت لا الشمس ينبغي لها أن تدرك القمر ولا الليل سابق النهار وكل في فلك يسبحون نەخۆر بۆی هەیە بەمانگ بگات لە هێڵ و ڕێڕەوی خۆی دەربچێت نەشەویش پێش ڕۆژ دەکەوێت بەڵکو هەریەکەیان لە خولگەی تایبەتی خۆیاندا مەلە دەکەن و بە ئاسانی دەسوڕێنەوە وآية لهم أنا حملنا ذريتهم في الفلك المشحون بەڵگە و نیشانەیەکی تر لە هێز و دەسەڵاتمان بۆیان ئەوەیە کە بەڕاستی ئێمە نەوەکانیانمان لە کەشتیەکەدا هەڵگرت مەبەست کەشتی نوحە کە بە باپیرە گەورەی دووهەمی ئادەمی زاد دەدرێتە قەڵەم وخلقنا لهم من مثله ما يركبون هەروەها کەشتی و هۆکاری تری هاتوچۆی لە وێنەی ئەو بۆ سازاندون
کە هۆکارەکانی گواستنەوەی ئاسمانی و زەمینی و دەریایی دەگرێتەوە چونکە هەر خوددا بەدیهێنەری ئادەمیزاد و مادەی خاو و سوتەمەنی و هەتا دواییە. وَإِن نَّشَأْ نُغْرِقْهُمْ فَلَا صَرِيخَ لَهُمْ وَلَا هُمْ يُنقَذُونَ إِلَّا رَحْمَةً مِنَّا وَمَتَاعًا إِلَىٰ حِينٍ. خۆگەر بمانەوێت نوقمیان دەکەین ئەو کاتە کەس نییە بێت بە هاواریانەوە و ڕزگاریش ناکرێن لە مردن مەگەر ڕەحمەت و میهرەبانی ئێمە مۆڵەتیان بدات تا ماوەیەکی دیاری کرا و بەهرە لە ژیان وەربگرن. وَإِذَا قِيلَ لَهُمُ اتَّقُوا مَا بَيْنَ أَيْدِيكُمْ وَمَا خَلْفَكُمْ لَعَلَّكُمْ تُرْحَمُونَ. کاتێکیش بەبێ باوەڕان بوترێت خۆتان لەو سزایە بپارێزن کە بەسەر گەلانی پێشوودا هات هەروەها لە سزای داهاتووتان بۆ ئەوەی ڕەحمتان پێ بکرێت کەچی هەر باچیان نییە. وما تأتيهم من آية من آيات ربهم إلا كانوا عنها معرضين. هیچ ئاەت و بەڵگە و نیشانەیەکیان لە ئاەت و بەڵگەکانی پەروەردگاریان بۆ نایەت کە پشتی تێنەکەن و ڕووی لێوەرنەجێڕن. وإذا قيل لهم أنفقوا مما رزقكم الله قال الذين كفروا للذين آمنوا أنطعم من لو يشاء الله أطعمه إن أنتم إلا في ضلال مبين. کاتێکیش پێیان بوترێت ببەخشن لەوەی کە خوددا پێی بەخشیون ئەوانەی بێباوەڕبوون بەوانە دەڵێن کە باوەڕیان هێناوە ئایا ئێمە خواردن بدەین بە کەسێک ئەگەر خوددا بیویستایە خۆراکی پێدەبەخشی ئێوە هەر لە گومڕایی و سەر لێ شێواویەکی ئاشکرادا گیرتان خواردووە. ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. بێباوەڕان بە گومانەوە ڕوو بە ئیمانداران دەڵێن باشە ئەگەر قیامەت و لێپرسینەوە ڕاستە کەی ئەو کاتە دێت ئەگەر ڕاست دەکەن. ما ينظرون إلا صيحة واحدة تأخذهم وهم يخصمون. ئەوانە تەنها چاوەڕێی یەک شریخە و دەنگێکی زۆر گەورەی سامناک نەبێت چاوەڕێی هیچی تر ناکەن کە هەمویان دەپێچێتەوە کۆتایی بە ژیانیان دەهێنێت لە کاتێکدا کە سەرگەرمی کاروباری دنیای خۆیانن سەرگەرمی کێشە و بربەرەکانەی ناحەقن. فلا يستطيعون توصية ولا إلى أهلهم يرجعون. ئەوسایی تر نەدەتوانن ڕاستپاردەیەک بگێنن نەدەتوانن بگەڕێنەوە بۆ ناو ماڵ و منداڵیان چونکە هەمویان لەناو چوون هەمویان خامۆش بوون. ونفخ في الصور فإذا هم من الأجداث إلى ربهم ينسلون. پاشان هەر کە فوو دەکرێت بە سووردا دەست بەجێ خێرا هەمویان لە گۆڕەکانیان لە توێی خاکەوە بەپەلەت دێنە دەرەوە بۆ لای پەروەردگاریان کەس ناتوانێت سەرپێچی بکات یا خۆی بدزێتەوە. قالوا يا ويلنا من بعثنا من مرقدنا هذا ما وعد الرحمن وصدق المرسلون. بەسەر سامیەکی زۆرەوە دەڵێن ئەی هاوار ئەوە چێ ئێمەی زیندوو کردەوە چێ ئێمەی لە شوێنی ڕاکشانمان لە گۆڕەکانمان دەرهێنا. ئەوسا ئیمانداران یا فریشتەکان یا خودای گەورە خۆی دەفەرموێت ئەمە بەڵێنی خودای میهرەبانە و پێغەمبەرانیش لە هەواڵدانی ئەو ڕۆژە ڕاستیان کردووە. إن كانت إلا صيحة واحدة فإذا هم جميع لدينا محضرون. لەو ماوەیەدا هیچ ڕوونادات جگەل لە دەنگێکی گەورەی کتوپڕ نەبێت جا دەست بەجێ هەمویان لای ئێمە ئامادەکراون. فاليوم لا تظلم نفس شيئا ولا تجزون إلا ما كنتم تعملون. اینجا ئەم جارە دەدرێت ئەمڕۆ هیچ کەس تەمی لێ ناکرێت بە هیچ شێوەیەک خەڵچینە دڵنیابن کە تەنها پاداشتی کارێک دەدرێنەوە کە دەتان کرد. إن أصحاب الجنة اليوم في شغل فاكهون. بەڕاستی ئەمڕۆ بەهشتیەکان لە ناوخۆشی و شادی و کامەرانیەکی بێوێنەدا سەرگەرمن. هم وأزواجهم في ظلال على الأرائك متكئون.
خۆیان و هاوسەرانیان لە ژێر سێبەری درەختی جوان و چڕ و پڕدا لەسەر کورسی و قەنەفە ڕازاوەکان شانیان داداوە. لهم فيها فاكهة ولهم ما يدعون. میوەهاتی زۆر و جۆرا و جۆریان لەوێدا پێشکەش دەکرێت. هەروەها هەرچی داوای بکەن و حەزی لێ بکەن دەست بەجێ ئامادەیە لە خواردن و خواردنەوە، لە جلوبەرجی جوان، لە جێگە و ڕێگەی خۆش، لە هۆکاری هات و چۆ، لە هەزاران ناز و نیعمەتی بێشمار. سلام قولا من رب رحيم. هاوڕێ لەگەڵ سڵاو و ڕێزدا لەلایەن پەروەردگاری میهرەبان و دلۆڤانەوە. وامتازوا اليوم أيها المجرمون. لەولاشەوەی یاخیەکان پێیان دەوترێت ئادەی تاوانبار و گوناهکاران جیا ببنەوە. ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان إنه لكم عدو مبين. ئەوسا خودای گەورە گلەیی لە یاخیەکانی نەوەی ئادەم دەکات و دەفەرموێت ئەی نەوەی ئادەم مەگەر من پێم ڕانەگەیاندن کە شەیتان نەپەرستن چونکە ئەو بەڕاستی دوژمنی ئاشکراتانە. وأن اعبدوني هذا صراط مستقيم. بەڵکو تەنها من بپەرستن کە هەر ئەمەیە ڕێگە و ڕێبازی ڕاست و دروست. ولقد أضل منكم جبلا كثيرا أفلم تكونوا تعقلون. بێگومان شەیتان خەڵکێکی زۆری لە ئێوە گومڕا کرد، جا ئایا بۆچی ژیر نەبوون؟ هذه جهنم التي كنتم توعدون. ئەمە و دۆزەخەیە کە جاران پێی دەترسێنران. اصلوها اليوم بما كنتم تكفرون. دەبێت ئەمڕۆ بگەێنرێنە ناوی لە سەرنجامی بێباوەڕیتاندا و ببرژێن تیایدا بەهۆی ئەوەی کە باوەڕتان پێی نەبوو. اليوم نختم على أفواههم وتكلمنا أيديهم وتشهد أرجلهم بما كانوا يكسبون. ئەمڕۆ مۆردەلەین بەدەمیاندا و قسەیان بۆ ناکرێت، بەڵکو دەستیان قسەمان بۆ دەکات، قاچیشیان شایەتی دەدات بەو کار و کردەوانە کە ئەنجامیان دەدا دەربارەی و تاوانانەی کە ئەنجامیان داوە. لێرەدا ئەگەر سەرنج بدەن کاتێک شریتی کاسێت و ڤیدیۆ و سیدی و دیسک قسەمان بۆ بکەن ئەوە لەو حاڵەتەدا باوەڕبوون بە قسەکردنی دەست و قاچ و هەتا دوایی زۆر ئاسانترە. ولو نشاء لطمسنا على أعينهم فاستبقوا الصراط فأنا يبصرون. خدا نەناسان بۆ بیرێک ناکەنەوە خۆ ئەگەر بمانەوێت چاویان کوێر دەکەین و شوێنەواری نایەڵین، ئەو کاتە ئەگەر بیانەوێت بە ڕێگاکەدا بڕۆن چۆن دەتوانن ڕێگەکە ببین و پێش بڕچێ بکەن. ولو نشاء لمسخناهم على مكانتهم فما استطاعوا مضيا ولا يرجعون. یاخود ئەگەر بمانەوێت هەر لە جێگەی خۆیان لەو جێگەدا کە تاوانی تیادا ئەنجام دەدەن گۆج و ئیفلیجیان دەکەین یا ڕوخساریان دەخینە شێوەی ئاژەڵ و جانەوەرەوە، ئەوساییتر ناتوانن نەبەرەو پێش بچن نەبگەڕێنەوە دواوە. ومن نعمره ننكسه في الخلق أفلا يعقلون. خۆشکرایە ئەوەی تەمەنی درێژی پێ ببەخشین جوانی ڕواڵەتی بۆ ناهێڵین، جا ئایا بۆ ژیریان ناخەنە کار. وما علمناه الشعر وما ينبغي له إن هو إلا ذكر وقرآن مبين. دیارە خوددا نەناسان ئاەتەکانی قورئانیان بە شعر داوەتە قەڵەم و پێغەمبەریش بە شاعیر، بۆیە دەفەرموێت و نەبێت شعرمان فێر کرد بێت، شعر وتنیش لەو قەدەغەیە، ئەوەی کە فێرمان کردووە تەنها یادخەرەوە و قورئانێکی ئاشکرا و ڕوونە. لينذر من كان حيا ويحق القول على الكافرين. ئەم قورئانە بۆ ئەوەیە ئەو کەسانە بێدار بکاتەوە کە زیندون، دڵ و عەقڵیان زیندوو هۆشیارە، تا بڕیاری خوددان لەسەر کافران جێبەجێ بکرێت، بڕیاری سەرگەردانی دنیا و سزای قیامەت ئەگەر باوەڕی پێ نەکەن. أولم يروا أنا خلقنا لهم مما عملت أيدينا أنعاما فهم لها مالكون.
باشە و خەڵکە سەرنجیان نەداوە کە بەڕاستی بەدەسەڵاتی خۆمان ماڵاتمان بۆ دروستکردون و ئەوان بوون بە خاوەنی وذللناها لهم فمنها ركوبهم ومنها يأكلون اینجا ئەو ماڵاتەمان ڕامهێناوە بۆیان هەندێکی بۆ سواری بەکاری دەهێنن لە گۆشتی هەندێکیشیان دەخۆن ولهم فيها منافع ومشارب أفلا يشكرون هەروەها سود و قازانجی زۆریان لێ دەبینن جگەل لەوانەی باسکرا بۆ زەوی چێڵان و ئاوهێنان شیرەکەی دەخۆنەوە جۆرەها خۆراشی تری لێ دروست دەکەن جا ئایا ئەوە بۆ سوپاسی خودای بەخشندە ناکەن لەسەری واتخذوا من دون الله آلهة لعلهم ينصرون سەرڕای ئەم هەموو ناز و نیعمەتە ئاشکرایە نەفامان لە جیاتی خوددا پەرستی بتوشتی تر دەپەرستن و بۆ ئەوەی لە تنگانەدا کۆمەچی بکرێن و سەر بخرێن لا يستطيعون نصرهم وهم لهم جند محضرون بەڵام ناتوانن سەریان بخەن بەڵکو هەر ئەمان بوونەتە سەرباز و پاسەوان بۆ بتەکان و هەمیشە لە خزمەتیاندا ئامادەکراون فلا يحزنك قولهم إنا نعلم ما يسرون وما يعلنون ئەی محەممەد قسە و گفتاریەوانە غەمبارت نەکات چونکە بەڕاستی ئێمە ئاگاداریەوەین کە دەیشارنەوە و ئەوەشی کە ئاشکرای دەکەن أولم ير الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم مبين ئایا ئادەمیزاد سەرنجی نەداوە کە ئێمە بێگومان دروستمان کردووە لە نوتفەیەک کەچی خێرا بووەتە دوژمنێکی ئاشکرا و دژایەتیمان دەکات وضرب لنا مثلا ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم نمونەی لاوازی و بێدەسەڵاتی بۆ ئێمە هێناوەتەوە و بەدی هاتنی خۆی لەبیر کردووە دەیوت چێ ئەم ئێسکانە زیندوو دەکاتەوە لە کاتێکدا کە ڕزی و پرتوکاون قل يحييها الذي أنشأها أول مرة وهو بكل خلق عليم پێیان بڵێ ئەو زاتەی کە یەکەم جار دروستی کرد هەر ئەویش زیندوی دەکاتەوە ئەو بە هەموو دروستکراوێک زانا و ئاگایە دروستکردن و دروستکردنەوەی هەموو شتێکی لە ئاسانە الذي جعل لكم من الشجر الأخضر نارا فإذا أنتم منه توقدون ئەو زاتەی کە لە درەختی سەوز ئاگرتان بۆ بەدی دەهێنێت ئیتر ئێوە دای دەگیرسێنن أوليس الذي خلق السماوات والأرض بقادر على أن يخلق مثلهم بلى وهو الخلاق العليم ئایا ئەو زاتەی کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە ناتوانێت دووبارە وەک خۆیان دروستیان بکاتەوە بەڵێ زۆر چاک دەتوانێت چونکە ئەو زاتە لە دروستکردن و داهێناندا بەتوانە و زانایە إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون بێگومان هەر کاتێک فەرمانی خوددا دەرچوو ویستی شتێک جێبەجێ بکات و بیهێنێتە دی پێی دەڵێت ببە ئەویش دەست بەجێ و بەبێت دواکەوتن پێش دێت و ئەنجام دەدرێت و دروست دەبێت فسبحان الذي بيده ملكوت كل شيء وإليه ترجعون پاچی و بێگەردی بۆ ئەو زاتەی جڵەوی هەموو شتێکی بەدەستە هەر بۆ لای ئەویش دەبرێنەوە